سڵاوتان لێبێ ئاوڕێیان پێشەچی من زۆر قەڵەو بووماتمە لای دکتۆر دێ کە عملیاتی معدە بڕی من کرد بەڕاستی تا زۆر لاواز بووتم دەشم زۆر خۆش بووە ژیانم 100% گۆڕاوە یعنی تەواو 100% لە ناخۆشی و لە خەو ناخۆشی لە ئازار و لە ئەشکەجە نەجاتم بوو ئێستا زۆر باشم لەخوای بەزادێ هەژ مانگە کردومە ئێستا بە تەواوی زەعیف بووتم. چێ تەسەووڕ دەکا ئەوە قەڵەو خۆشەویستەکان بووی کاکە محەممەد ئێستا گەنجێکی قۆس برادرم نزیەکانم کە منیان نەدیبی نامناسنەوە ئەوە کاکە محەممەدە قەڵاوەکە بوو ئێستا کەوا لە قۆس دەرچووە. هیوادارم هەمووتان بێن بەپێ ڕێنمایەکانی دکتۆر ڕێنمایەکانی زێوەزێر بکەن میسپاری زۆر باشی لێ دەکەن هەر کەسێکیش کە دەڵێ خراپە و مەچۆ و مەیکەوە شتانە دوورە لە ڕاستیەوە. چەند چیلۆ بێتوە؟ من 115 بووم ئێستا 75 کیلۆم یعنی دەکا ئەوە لەوێ 15 لەوەش 25 کیلۆم کەم کردووە بە ماوەی 8 مانگ بەبێ مشکیلە. هەموو شتێک عەزێت و ئازاری خۆی هەیە بەڵام خۆشیەکەی گەورەتر لە ئازارەکەی. سێ ڕەقەمیمان کردە دوو ڕەقەمی. سێ ڕەقەمی 115 بۆ دوو ڕەقەمی 75 نەجاتمان بوو. مهرەبانی ئەوجا ڕۆژی 2/11 ئەوانەی کە 30 کیلۆدا بەزانبووی خەڵات دەکرێت. کاکە محەممەدی خەڵاتەی دەگرێتەوە ئینشاڵڵا. کاکە محەممەدی جێ کە لەوانەیە کە شنگی ئەو خەڵاتەی دەکاتن. مهرەبانی 729 نەشتەر گەریمان کردیە کەسیان نەمردینە لە مهرەبانی ئەلحەمدولیلا ئەمیان وەکو کاکە محەممەدی دڵیان خۆشە چەند دڵخۆشە بە مهرەبانی. زۆر دڵم خۆشە بە مهرەبانی. من لە کۆیەوە هاتوو ئێستا نەخۆشیێکی زۆر سوکشمە بەڵام سێخەم بە هیچ کەس نەبوو ئێستا هاتم بۆ مهرەبانی. دەمانەوێت دەرێن پێشەنجین ئەوجا پێشەنجەکەی مهرەبانی لەوەیدایە ئەمە لە بۆ پارەی ئیشێ ناکەین دەرێن هەر یەکەکیش یەکنەمە عەمەلیات کردی ویشی دانە نابیکەن پارەی خەستەخانەی لێ دەگەڕێنینەوە. چ ئۆفەر لە چێن دەری دنیاەیە تێدەگەی بەزە مهرەبانیە چونکە مهرەبانی دەزانین کەس نییە قازانجینە کردووی لە نەشتەرگەریەکانمان لێیەکە ئەو قسەی دەکەین. مهرەبانی کەس بەچیری نییە. مهرەبانی بە پێشەنجیش دەمێتەوە پشت بەخوای گەورە ئینشاڵڵا. سوپاسی خوای گەورە دەکەین کەوا خوای گەورە تەوفیقمان میدا بتوانین ئەو ئیشە جوانانە لە بۆ کاکە محەممەد و هەر کەسە شکە بکەین. مهرەبانی کوردستانیە هی هەمووانە بێ جیاوازی لە بۆ هەمووانە دەستمان خۆش بێ هەر ساڵ کۆندوزی شێ تەسەووری دەکرد ئەو گەنجە جوانە کەونە قەڵەوەکان بیتن هەر خزمی خۆم ئێستا تەماشا دەکەن نامناسێتەوە. قەڵەوی ڕوخێنەری یعنی بزرکردنی هەموو جوانەکانە ئاگادار بنها ئەوەی قەڵەوە جوانەکانی هەموو لێ بزر دەکات کاتێک کە زەعیف بووە گەنج دەبیتەوە هەتا زەعیف نەبی نازانی تامیش زەعیفی چۆنە و خۆشی ژیان چۆنە. یعنی هەندێک ئازاری هەیە ئازارەکانی قەڵەوی یەک لە مشکلەکانی چییە؟ خەڵک پێی دەرێ مەخۆ ئەولۆ دەخۆی دەمەخۆ بازعیف نازانیتن یعنی قەڵەوی نەخۆشیە دەزانێ وەکو چییە؟ یەکێک جەڵتە لێدادی ناکتەکنی پێبری ئەولۆکی بە شەران ناوڕی دەستەقیلی بۆ بڕۆ جەڵتە لێدای نەخۆشە قەڵەویش نەخۆشیە. مشکلەترین مشکلی قەڵەوەکان ئەوەیە خەڵک مڕعاتیان ناکات چەند ناخۆشەوە چی بە چاوەچی کێتە بەشار هەر کەسێک قەڵەو نەبێ نازانێ ئازاری قەڵەوی چۆنە هەر کەسێکیش وە بوون و دکتۆر دێر عەمەلیات نەکا زەعیف نەبێ نازانێ زەعیفی چۆن خۆشە. دەرێن بڕوخی قەڵەوی با بڕوخێ ڕوخانمانێ مایەوەش هیوادارم بێ ڕوخێنن. تەمام کاکە محەممەد دەکەم بڕاگەدارنان بێ عەزیز نسەرچە میهرەبانی دڵسۆزی و لێزانی.